لافتەی شەشەمی خولیانە نایابەکانی کوردستان پێشمەرگەی هەولێر لە شاری سلێمانیەوە بە یەکسانبوونی لەگەڵ سیروانی نوێ پێشەنگی ڕزبەندی خولی نایابی کوردستانی گرت. لا درێژەی یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان یانەی پێشمەرگەی هەولێر لە سەر یاریگای ئاشتی بووە میوانی یانەی سیروانی نوێ. پێشمەرگەکانی هەولێر بۆ بەردەوامیدان بە ئەنجامە باشەکان و بە ئامانجی وەرگرتنی یەکەمی ڕزبەندی و سیروانی نوێش بۆ ساڕێژی برینەکانی لە دەستدانی خاڵ ئەسپی خۆیان لە لاکێشەی سەوز تاودا. تایمی یەکەم دەستی پێکرد و هەردوویانە لە هەوڵی زوو گەشتنە سەر گۆڵ یەکتر و هەژاندنی تۆڕی گۆڵ تۆپیان لە نێوان خۆیان ئاڵ و گۆڕ دەکرد. سیروانی نوێ باشتر دەبینرا و دوو هەلی ئاسانی گۆڵکردنیان لەدەستدا و تایمی یەکەم بە بێگۆڵ کۆتایی هات. لا تایمی دووەم جارێکی تر کوڕانی سیروانی نوێ پرێسیان لەسەر گۆڵی پێشمەرگەی هەولێر دروست کردبوو. دوای چەند خولاک لە دەستپێکی ئەو تایمە ئاریان جەوهەر لە ڕێگەی لێدانێکی ڕاستەوخۆ چانسی خۆی تاقی کردەوە، بەڵام تۆپخانەی گۆڵی نەپێکا. دوای ئەو لێدانە سەمیر بابۆ بە ناچاری و بەهۆی پێکانەوە گۆڕانکاری بە گۆڵپارێزیانەکەی کرد. سیروانی نوێش فشارەکانی زیاتر دەکرد و جارێکی کە لە ڕێگەی ئاکار عەزیز چانسی خۆی تاقی کردەوە و ترسی خستە نێو یاریزانانی پێشمەرگەی هەولێر. سیروانی نوێ بە تەواوی لە نیوە یاریگای پێشمەرگەی هەولێر هەوڵەکانی چڕ کردبووەوە و چەند جارێک هێرش بە هێرشیان دەکردە سەر گۆڵی کوڕانی سەمیر بابۆ، بەڵام بێ ئەنجام بوو. پێشمەرگەی هەولێر لە ڕێگەی دژە هێرشەوە بەردەوامی بە یاریەکە دەدا. هەرچەنە لە دواساتەکانی یاری پێشمەرگەکانی هەولێر زیاتر لەسەر گۆڵی سیروانی نوێ نزیک بوون، هێرش بە هێرشیان دەکردە سەر گۆڵیانەکە، بەڵام هیچ یەکێک لە هێرشەکان ئەنجامی نەبوو. یاری بە خاوێنی و بە بێگۆڵ کۆتایی هات. ئێمە هەموو یاریەکان باش یاریەکەن، بەس کێشەمانەوەی لە پێشەوە گۆڵ ناکەین. خۆشتان ئەمڕۆ بینیتان یانی یەکێ لە باشترین یاریەکانی ئەم پێنج یاریکە کرد بێتمان ئەمڕۆ لەگە پێشمەرگەی هەولێرا بوو. هەموو شتێکیان کرد یاریزانەکان، بەس گۆڵیان نەکردی تر بەداخۆ ینی بەڕاستی بۆیە بە جیاوازی گۆڵیشمان بردایەتەوە موفق نەبووین. ئەمەی کە من هەموو کاتی وتومە ئەمەی لەبەردەستمانە هەر ئەمەی هەربێ ئیش لەگەڵ ئەوانە بکەین و زیاتر تەرجیحیان کەین و زیاتر ڕایان بینین لەسەرەوەی کە بتوان ئەو فرسەتانی بۆیان هەڵەکەوێ ئیستیقلالیکەن هەر ئەوەیە. یاری فەرز دەکرێت لەسەرت، دەتوانم بڵێم لە ڕووی فشارەوە باشترین یاری کەم ساڵە دیدوم سیروانی نوێ ئەوەی کرد. سەر ئەوەی فەریقەیە لە بە فشار دەست پێکە، بەڵام هێدی مردودی بە دیندا دەبەزی، بەڵام ئەتا دقەی نوهات سیروانی لە حالەتێکی بەدەنی زۆر باش بوو. یعنی لێتان ناشارمەوە سلاحیمە یان چەکی دەستیمە کۆنتڕۆلە نەمانتوانی بە هیچ شێوەیە کۆنتڕۆل یاریگا بکەین، بە تایبەتر ڕوبەریان نەدا لە ناوەڕاستی یاری. ئەوەش بوو توانیان هەتا حدێکی زۆر هەندێک فرسە دروستکەن، بالعکس ئێمە نەمانتوانی نەک گۆڵ تۆمار بکەین، بەڵکو کەمترین فرسەشمان بۆ بڕەخسێ. بەم ئەنجامە پێشمەرگەی هەولێر ئامانجەکەی پێکاو با کۆکردنەوەی 12 خاڵ توانی پێشەنگی ڕزبەندی خولی نایاب بگرێت و لای خۆیەوە سیروانی نوێ وەک خۆی لە ڕیزبەندی خولی نایاب مایەوە و با کۆکردنەوەی 5 خاڵ پلەی 13یەمی گرتووە. هەستیار حاجی، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.